بەڵێ بەرەزان یەکێک لەو کێشانەیە کە تا ئێستا لە هەرێمی کوردستان چارەسەر نەبووە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانە بە وڵاتیانی هەرێمی کوردستان بێگومان ئەم کێشەیە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازیەیە ئێمە لە ناوەڕاستی هەولێری پایتەختی باشووری کوردستان لە پارکی منارە باسی خزمەتگوزاریەکانی شاری هەولێرەکەین بێگومان هەولێریش بەدەست ئەم کێشانەوە دەناڵێنێ لە هەولێر وەکو پێویست کارەبانیە لە هەولێر هەندێک گەڕەکەیە 24 ساعت ئاوی هەیە هەندێک هەیە وەکو پێویست ئاو دابی ناکرێت لە هەولێر دەستدرێژی دەکرێتە سەر مولکی گشتی عەرز زەوی داگیر دەکا بێگومان ئەمە هەندێکی بەرپرسیش دەست ڕۆیشتیش دەستیان هەیە لە کاتێکە بەرپرسەرەتی پێویستە لە پێناو خزمەتکردنی خەڵک لە پێناو پابندبوونی یاسا بنەما ئەخلاقیەکان لە پێناو پاراستنی بەرژەوەندی گشتی بێ بەرەزان یان بەرپرسەرەتی استیقلالکردنی پێگەکەی بێ دەستدرێژی بکاتە سەر مولکی گشتی چی بکرێت کە فعلا زیاتر خزمەتی هاوڵاتیانی هەولێر بە تەحدید بکرێت ئێوازانن پلەی گەرما زۆر بەرزە لە ئێستادا خەڵک پێویستی بە هیچ نەبێ پێویستی بە ئاو کارەبایە دوو خزمەتگوزاری سەرەتاییە یعنی بوو تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لە هەموو کوردستانە ئەم کێشەیە چارەسەر بکات ئێمە هەوڵ دەین لە چارچێوەی بەرنامەکەماندا بە تێر و تەسەلی ئەم پرسە دابێژ بکەین بێگومان پێشتر کوردستان 24 بەرنامەی مەیدانی کردووە جێ لە خەڵک گرتووە ئەزانێ سەرنجی خەڵک چیە بە تایبەتی ئەو ناوچانەی کە پێویستیان بە خزمەت گوزاری هەیە ئێمە هەوڵ دەین لەگەڵ بەرپرسەکانی یەکەی خزمەتگوزاریەکان لە هەولێر کە بەرپرسی یەکە من لەو فەرمانگانەی کە خزمەتگوزاری ڕۆژانە پێویستە بە هاوڵاتیان دەبینکەن هەوڵ دەین ئەم پرسە دابێژ بکەین گەلو بۆ وەکو پێویست خزمەتگوزاریەکان دابین ناکرێت لەوانەش بەڕێزان ئەندازیار علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر هەروەها ئەندازیار سامان محەممەد سەرۆکی شارەوانی هەولێر لە هەمان کادا دازیار حسێن حەمەد بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای هەولێر ئەندازیار ئاری ئەحمەد بەڕێوەبەری ئاوی هەولێر خۆشحالم کە ئەو بەڕێزان هەمووی ئەندازیارن بێگومان بە پێی پسپۆری کارەکانیان هەوڵەدەین بە تێروپڕی باسە پرسەکە بکەین کاکەلی لە توا دەست پێکەم بێگومان ینی ئەوە نامەنتەقیە کە بڵێن بە هەولێر هیچ نەکراوە زۆر کراوە بە هەولێر هەنی هەولێر زۆر گەشەی کردووە لە هەموو ڕوویەکەوە بەڵام ئێمە باستەوەکەن کە پێویستە زیاتر بۆ بکرێت هەندێک شوێن هەیە بەڕاستی هەندێک گەڕێک هەیە هەندێک ناوچەیە لە هەولێر کە وەکو پێویست خزمەتیان نەکراوە ئێمە وەکو ئێلام ئەرکی ئێمەیە بین پەنجە بخەینە سەر ئەو کێشانەش کە بوو ئەم کێشانە هەن و چون چی بکرێت کە کێشی ئەم خەڵکەش چارەسەر بکرێت ئەوەی وتم واقعیکە لە هەولێر ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا بە تایبەتی لەم وەرزە گەرمایە بۆ ناتوانن وەکو پێویست لە هەولێر خەدەماتی ئەساسی کە ئەو کارەبایە دامی بکرێت بۆ نمونە بەڵێ زۆر سپاس کار سپاس بۆ کەناڵی ئاسمانی کوردستان 24 بە خێراتنی میوانە خۆشەویستەکان دەکەن هەرچەند دوونێ لە ئەنجومەنی پارێزگای ئەمە پێکەوە بووین بەتەکیت هەر پێکەوە کۆبوونەوەتان نەبوو لە ناو کۆبوونەوە پێکەوە بووین بەڵێ وەکو میێوانداری هەرسێکیان هەرسێ بەڕێزان لە ناو کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی پارێزگا کە ژمارە چرونەوەی کۆبوونەوەکانمان بووم بەتەکیت جەناب شارەت بەوەیدا بڵێن ئیش نەکراوە ئیشکراوە ئەگەر بین تەماشای هەولێری پایتەخت بکەین لە ساڵی 2005 بازنەی سەتمەتری تەنها یەک پارچەی هەبوو ئەویشیان لە ڕێی شەقڵاوە تاوەکو ڕێی کەرکووک وە بەشەکەی تری لە وجود نەبوو بگرە خانیش زۆر کە بەکەمی لە دەرەوەی 100 مەتری دەبینرا بەڵام ئێستا دەبینین 100 مەتری بە کاملە و دەوری 100 مەتری و لە دوای 120 دروست بووە لە دەرەوەی 120 شێشام یعنی هەر گەڕک دروست بوونەوە بگرێ ئێستا بەرنامەی شاری هەولێر پارێزگا وەزارەتی شارەوانیەوە بووکەوە ئەواتە هەولێر ببوورە کاکە لە هەولێر چەند فراوانە بێ پێویستی زیاتر بە خزمەتگوزاری بەتاکیت سەرڕای ئەوەی کەوە پێویستی بە خزمەتگوزاری دەبێت لە باری ئێستادا ئەگەر لە یەکی هەفتاوەکو ئەوڕۆکە نزیکەی 174,000 گەشتیاریش ڕویان لە هەولێر کرد لە هەولێری پایتەخت جگە لەوەش بەتەکیت هەروەکو دەزانن چەندین خەڵکی ئاوارە و خەڵکی با بڵێن دەرەوەی کوردستان لە سووری و دەرەوەی عێراقەوە هەمووی لە هەولێر مەوجودن هەمووی پێداویستی خزمەتگوزاری ئەو شارە بەکاردێنن ئەوانە هەمووی خاڵی بەکارهێنەری زیاتری هەولێر پایتەختی باشووری کوردستانە جموجولی بازرگانی زۆر لێ هەیە بەدەیان کۆنسۆڵخانە لێرە هەیە خەڵکێکی زۆر لە وڵاتانی دەوروبەر لێرە نیشتەجێن بازرگانێکی زۆر هەیە گەشتکار دێت ئاوارە زۆری لە هەیە ئێوە بۆ ئەمە چتان کردووە کە ئەستی خزمەتگوزاریەکە نەکۆ پێویستی بەشی ئەوانە هەمویان بکەێت
بەڵێ بەتەئەکید ئەوەی ئێمە وەکو ئەنجومەن لەسەر وردەکاری و لەسەر کێشەکانیش بەردەوام بووینە چ لێژنەکانمان کە پازە لێژنەمان هەیە چ خۆمان بە مباشری لەگەر بەڕێوەبەر و بەڕێوەبەرە گشتەکان. بەڵام نەتیجە چی بووە؟ نەتیجەکان هەیە لە کۆمەڵی گەرەکی هەولێر. بەڵێ کەم ئاوی هەیە، کەم کارەبایی هەیە و کەم خزمەتگوزاری هەیە بە حەقیقات بەشێک لەو کێشانە ینی بەشی سەرچەکەی قەیرانی داراییە. بەشەکەی تریان بە حەقیقات ناڕێکی لە دابەشبوونی ستافەکانە. ناڕێکی لە دابەشبوونی ستافواتە بۆ نمونە لە کاتێکدا کە کێشەی ئاو دەبێت لەوانەیە لە دەباری ئێستادا هەولێر گەورە بووە پێویستی بە 6 تیم هەبێت لە جیاتی 5 تیم. بۆ ئێمە جەختمان لەگەڵ بەڕێوەبەراتی ئاو کرد یان لەگەڵ کارەبا یان لەگەڵ شارەوانی بۆ ئەوی تیمەکانیان زیاد بکەن ئەگەرچی لە باری ئێستادا موچە بۆکو خۆی نادرێ و کە ئەویش بەشێکی هەرە گرنگی دابینکردنی موچەی فەرمانبەرە کێشەی بێ پلانی شەیە وەکو پێویست پلان نییە؟ پلان موجودە گوزاریانە؟ پلان موجودە کاگەکار بەڵام گرفتەکە لەوەیە پلان پێویستی بە بودجە هەیە بەڵام بودجەکە موجود نییە. پلانی استراتیجی هەیە، پلانی 5 ساڵیان هەیە، پلانی 10 ساڵە هەیە لە حکوومەت بەڵام بودجە نییە کە بودجە نەبێت پلان ناتوانرێت جێبەجێ بکرێت. لەگەڵ ئەوەشدا کەموکوریەکی زۆر هەیە لە هەولێر لە ڕووی ئاو کە بەرەو وەرزی هاوین دەڕۆین ئاو کەم دەبێتەوە، لە ڕووی کارەبا کە بەرەو گەرما دەچین کارەبا خەڵک زیاتر بەکاردێنێ و بەشی هەمووان ناکە. بۆیە دەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ئەگەر دابەش بکەین ئەو وەزعی کەوا هەیە بە تایبەتی لە ڕووی ئاوەوە لە ڕووی سێ بەش دەیخەملێنین. یەکیان ئەوەیەکەوە ئاو بۆ کەم دەبێتەوە چکە ئاو بەشێکی زۆری محەتاتی ناو شار بیرەکان پێویستیان بە کارەبا هەیە کە کارەبا کەم دەبێتەوە ئاویش کەم دەبێتەوە. بەشی دووەمیان ئەوەیەکەوە بە تەئکید سەر فەرمانگەی ئاو و هەیکەلی ئاو و ئیشکردنی ئاو کە ئەوانەش لێرە و لەوێن دەرلەوانەیە هەندێک لە کرێکار و مراقیب و ئەوانەی کەەوە قفلەکان دەکەنەوە لەوانەیە ناعەداڵەتی هەبێ ئەوەشیان لایەنێکی ترە. لایەنی سێمیان کە زۆر زۆر گرینگە ئەویش خەڵکە بە حەقیقەت خەڵکیش لە کاتێکەوە دەبینێ 6 ماڵ لە سەروی ئەو ئاوی نییە ئەوەی خوار و تر سۆندە هیناتە دەرێ باسیەوەشەکەن تەبەن نەوە بزانم بە پێی پێویستی خەڵکی هەولێر لە ڕووی ساندەردەوە ئاوی پاک دێتە ناو هەولێر بەڵام لە ڕووی تاوزیکردنەوە کێشە هەیە دواتر لەگەڵ کاگەری زیاتر ئەم پرسە دابێژەکەین. بەڵێ کاک سامان وەکو سەرۆکی شارەوانی هەولێر لە دەوروبەری هەولێر بێگومان داتەمێستا لە بەردەسایە دەست درێژی دەکرێتە سەر مولکی گشتی سەر زەوی و زار ئەم زەویانە داگیر دەکرێت لەلایەن کۆمەڵی خەڵکی دەسڕۆیشتووە کۆمەڵی خەڵکی چەک بدەستەوە یعنی ئەکرێتە بەخان و حکوومەتیش ناتوانێت وەکو پێویستی ئیجراعات بکات بۆ ئەم مەبەستە چیتان کردووە؟ بەڵێ ئێمە وەک سەرۆکاتی شارەوانی هەولێر بەرپرسین لە سنووری سەرۆکاتی شارەوانی کە بەپێی ئەو ماستەر پلانەی دانراوە لە ساڵی 2007 کە پەسەند کراوە وەکو قۆناغ یەکەم تاوەکو پشتێنەی سەوزە کە لە سنتەری شارەوە نزیکە 12 کیلۆمەتر دەکات. ئێمە لە ناو سنووری سەرۆکاتی شارەوانی خۆمان کە 6 شارەوانی توانیتمان بە هەماهەنگی و هاوکاری پارێزگای هەولێر و قایمقامیەت و پۆلیسی شارەوانی کە ڕێگان نەدەین لە کاتی ئێستادا هیچ تەجاوزێک بکرێت. لەو ماوانەی ڕابردوو لە هەر شوێنە کە پێشتر کراژبی ئیجرات وەرگیراوە بۆ نمونە لەسەر زەوی شارەوانێک لە گەڕەکان خان و دروستکرای بەسەر پێچی خەڵکانی ئیجراتیان لەگە کردووە کارمەندەکان کەم ترخەم بن یان ئەو هەوڵاتیان و دراوەتە دادگاشتان داوەتە دادگا بۆ نمونە لە داراشەکران ئەم کێشە زیاتر دەبینێت لە بەحرکە دەبینێت ئیجراتی جدیدان کردووە لەسەر وەکو باسم کرد ئێمە تەنها بەرپرسین لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر کە توانیتمان بە حقیقەت بە شێوەیەکی زۆر باش ڕێگە نەدەین تەجاوزات بکرێت. ئەوانەی کە جەناب باز دەکەیت لە دەرەوەی دواتر لەگەڵ کاکەلەوە باسەکەیت سنووری شارەوانیە بەڵام بەنسبەت خزمەتگوزاری وەکو شارەوانی کە جەناب ئاماژەت پێدا ئێمە خۆشبەختانە لە ناو سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێر توانراوە لە ماوەی ڕابردوو کە لە ڕێگەی وەزارەتی شارەوانی کە حکوومەتی هەرێم لە ڕێی وەزارداری چەندین پرۆژە استراتیژی جێبەجێ بکرێت. ئەو شەقامی کە علی ئاماژە پێدا شەقامی 120 متری ئێستا لە ژێر جێبەجێکردندا بەشێکتەوە بوو بەشەکە تریش ئەو لە بەڵامتانیتانە شەقامەکانی تر چاودێری بکەن و سەقبێری بکەن بپارێزن؟ بەڵێ بێگومان و چەندین پرۆژێک زۆرا زۆری تر لە ڕێگەی پەرپێدانی پارێزگاکان لە شاری هەولێر خزمەتگوزاری پێشکەشکرا بەڵام بەداخەوە کە ئەو بارودۆخە قەیرانداراییە هاتوای کرد کارەکە ڕابگیرێت بەڵام خۆشبەختانە لە بەپێی بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە 1/3/2016ەوە تاوەکو ئێستا توانرا کە بڕیار بدرێ سوود لە داهاتی خۆمان وەرگین بۆی بڕک بتوانین بە پێ ئیمکانێتە خزمەتگوزاری پێش پێ بکەین. لەمڕۆ توانیمان
لە 2016 تاوەکو ئێستا نزیکەی زیاتر لە 6 میلیارد دینار بکەینە پرۆژە نزیکەی 50 پرۆژە زۆرا زۆر کە لە قرتاوکردنی ئەو گەڕەکانێک کە پێشتر شەقامەکان دروست کراوە بۆ قرتاوکردنی مابوو دەستمان پێکردە لە گەڕەکی سیولی پارک بوو لە گەڕکی هەولێری نوێ لە گەڕکی زیلان بەرنامەمان هەیە هەر بەردەوام بین و هەروە لاندە شوێن ئاوڕۆ پێویست بوو جگە لەوانەش لە شاری هەولێر کە دەبینن ئەو پارک و باخچانەی کە هەیە ئیدامە و بەردەوامبوونی کە توانرا سیانەی باش بکرێت لە ڕووی چاکردنی کارەبایەتەکان و ئیناڕێیان و نافورەکان کە زۆربەی و پارک باخچەن دەبین بە ڕووی هاوڵاتیان کراوەتەوە خۆشبەختانە و پارکی سامی عەبدوڕەحمان بە هەمان شێوە بەڵام پارکەنەوەی کەوێتە ماوقعی کەوێتە ڕۆژاوای هەولێرەوە پێش بێمە بەردەمە برادێک گوتی ئەی بوو گەڕەکە هەژانشینەکان بوو لە شوێنەکانی تریاورێ ئەم پارکانە ناکرێتەوە بۆ لە ناوچەیەکی ناوچەی دەوڵەمەندەکانەوەی بەڵێ بەپێی ئەو زەویانێک کە پێشتر دانراوە شوێنەکان ملائیم بۆ ئەو شوێنان دەست نیشانکرەوە بەڵام هەر بەردەوام دەبین بۆ نمونە ئێستا لە گەڕەکی کوێستان پارکێکی ترکراوە لەو ماوەیەکی نزیک پێشێستا بەڕووی هاوڵاتیاندا کراوە زۆر لێرە خۆش ڕێژەی سەوزای لە هەولێر بزانی چەندە بێگومان ڕێژەی سەوزایی لە هەولێر ڕێژەیەکی یەکجار کەم بوو بەڵام نزیکەی تاوەکو ئێستا 170 دەبێتن بەو پارک و بەوانەی کە کراوە ئەمەش وای کردووە کە بتوانین کە نزیک بنەوە لە ستاندەراتی جیهانی کە بەخۆی دەبێت بێگومان 125 بەڵام مەبەستم ئەوە بوو کە لەم باردۆخۆدا ئیدامە و پاراستنی ئەوانش ئەرکێکی زۆر بەڵام خۆشبەختانە توانیمان کە بەردەوام بین سامان بێگومان کێشێتر هەیە کێشەی زبڵ و خاشاکی هەولێر چون فرادرێ چون لە ناوبەرێ زۆر کێشێتری شەمە دواترە پرسیارە ناڕاستی جانە بدەکەین یەکێک لە کێشەکانی بەردەوام لە هەموو کوردستان بەڕێزان وەکو حکایەتی مێشەکە لە هاتووە هەنی ئێمە وەکۆڕاگەیانتر بەڕاستی چند بەردەما لەسەر کێدام کێشار چارەسەر نابێتتر کێشەی کارەبایە دابینکردنی کارەبا لە هەرێمی کوردستان سەرۆکی کۆنتڕۆلی کارەبا هەرێم ئەڵێ لە توانەماندا هەیە زیاتر لە 6000 میگاوات کارەبا بەرهەم بینین بەڵام ئەویش قەیران نەکاتە بیانەوە یەکێک لەو شارانەیە کە بەدەست کەمی کارەبا ناڵێ هەولێرە بەڕێز ئەندازیار حەسێن حەمەد بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای هەولێر میوانی منە بەڵێ کاکسێن لە هەولێریش کێشەی کارەبا هەیە طبعاً کێشەیەکی زاقە بە تایبەتی بۆ هەولێر لە هەموو شارەکانی تر گەرمترە زەختێکی زۆریشی لەسرە ئەنی بۆ ئەم کێشەیە تا ئێستا چارەسەر نەکراوە ئەنی بە نیوەش چارەسەر نەکراوە نەقە بەڵێ سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی کارەبا بەڕێز کاکعلی ئاماژەی پێدا پلانی وەزارەتی کارەبا پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان لە ڕێگای وەزارەتی کارەباوە کە ئێمە بەشێکین لە وەزارەتە پلانێکی تۆکمەدا ڕێژرابوو لە چارەسەرکردنی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەی بە بیر خۆمان بینینەوە لە ساڵانی 2008 بە دوای ئەوەی کە هەوڵ درا پشت بە بەرهەمی ناوخۆ بەرهەمێنانی کارەبای ناوخۆ ببەستێت لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ دۆخی کارەبامان بەرەو باشتر دەڕۆیشت تاوەکو کۆتایی ساڵی 2013 لە هاوینی 2013 گەر تەماشا بکەین گەیشتە حاڵەتێکە نزیکەی 22 تا 23 کاتژمێر بە تێگڕا کارەبا هەبوو ئەگەر بێت ئەو پلانەی کە لە وەزارەتی کارەبا دانرابوو جێبەجێ بوو بە بێگومان لە کۆتایی ساڵی 2016 ڕەنگە کێشەیەک نەدەما بەناوی بەڵام بێڕووی تر دووبارە نەبێتەوە بە پێی واقعەکە من پێم وانە پلانتان چییە نی بۆ ئێستا پلانتان چیە بۆی ئەنەقل توزێکی کارەبا زیاتر بکەن من پێم وانە خەونێک بێت هەر کاتێک کە پلان کە دادنێ بتانی توانات هەبێ و ئیمکانێت هەبێ لەوەی جێبەجێ بکەی دێتە دی ئەنی بۆ ئەو کاتە هەبوو بۆ ئێستا نیە وەکو خەدەمەیەکی سەرەکی ینی بوو وەکو ئاماژەم پێدا ئێمە گەیشتینە ئاستێکی ئەو تۆکە لە هاوینی ساڵی 2013دا ئێمە 22 تا 23 کاتژمێر کارەبا هەبوو بەڵام هاتنی ئەو ئاوەرە زۆر لە هەرێمی کوردستان کە بە جۆرەی داتایەکان یەک لە سەرچەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیادی کردێ بێگومان هەمووی پێویستی بە خزمەتگوزاری کارەبا هەیە و جگە لە خزمەتگوزاریەکانی دیکە ئەوە لەلایەکی دیکەوە ئەو قەیراندارایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد لەلایەک توانای بەرهەمێنانی کارەبا کەم بوویتەوە بەهۆی ئەوەی کە بەشێک لە وێزەکانی بەرهەمێنانی کارەبا لەبەر قەیرانی دارایی کە ناتوانرێت گازوایلیان لۆ دابین بکرێت کار ناکەن و هەروەها ئەو پرۆژانەی کە لە پلانی وەزارەتی کارەبادا بوو لۆ جێبەجێکردنە لە بوارەکانی گواستنەوە و دابشکردنی کارەبا و هەروەها کۆنتڕۆلکردنی بەکارهێنانی کارەبا کە سەرجەمیان نەتوانرا لە ساڵانی ڕابردوودا جێبەجێ بکەن ئەوانە هەموو هۆکارە سەرەکیەکانن لەوەی کە نەتوانرایە ئەو پلانێک کە لە بەردەستدا بوون جێبەجێ بکرێن لۆیە دۆخی کارەبامان
لە دوای ساڵی 2013 یاخود لەگەڵ لە پاش هاتنی قەیران نەداراییەکەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردیە سببی وەکو پێویست نەدانیان خزمەت گوزاریان هەموو قەیرانە بەڕێت و هەان شێوەی ئیدارەکردنی ئەم سێکتەرانەیە من پێت ناڵێم ئێمە هیچ گرفتێکمان نییە لە ئیدارەداندا بێگومان گرفتی خۆمان کەم و کوڕی خۆمان ڕەنگە هەبێت بەڵام هۆکارە سەرچیەکە بە پلەی یەکەم قەیراندارایەکەیە کە نەتوانرای پلان جێبەجێ بکرێ هۆکاری دووەمیان هاتنی ئەو ژمارە زۆری ئاوارەکان باسی ئاوارەت کە تەبان زۆر جار بەرپرسەکان باسی هاتنی ئاوارایکەن ئەوارکێکی مرۆڤایەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە بەڵام هاتنی ئەو ئاوارانەش پێدانی خزمەتگوزاری ئاوارەکان منەظەماتی دووەلی مولتەزمن حکوومەتی عێراق مولتەزمە ناکرێتەوە وڵاتیانی خۆی بێبشکێ لە هەموو شتێک بۆ ئاوارەکان دەبیکە ئەوانیش حەقیقانە بەسەکرێ لە هەرێمی کوردستان هیچ ڕێکخراوێک کارەبای دابین نەکردێت لە ئەو ئاوارانە بەڵێەوە داواتان کردووە لەو ڕێکخراوانە یارمەتیەوە بدەن هیچ نەبێ بۆ دابینکردن کارەبالۆ هەموو بوارەکانی ژیان بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە ڕێکخراوەکان کردیە و هەروەها ئەوان ڕەنگە هێندێک هاوکاری کرابێت بەڵام بێگومان هاوکاریەکان هەمومان دەزانین بە هیچ شێوەیەک لە ئاستی پێویستدانێ بەڵام ئەگەر لە بواری کارەبا تەماشا بکەین ئێمە سەرجەم ئاوارەکان کە هاتنە هەمویان دابینکردنی کارەبالۆیان لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگای تۆڕی نیشتیمانی هەرێمەوەیە تەنها ئەوە نەبێت ئەگەر لە چەند جێگایەک لەو کاتانی کە کارەبای نیشتیمانی دەبڕێ ئەگەر مۆلیدیان لۆدا نابن ئەگەر نا ئەوەکەی دیکە وەکو هاوڵاتیانی دیکەی هەرێمی کوردستان لە تۆڕی نیشتیمانی هەرێمەوە کارەبای پێدەدرێت دێمە وڵات ئەخیران بەرزان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو هەموو وێزگی لە بەردەسایە کارەبا دابین بکە بۆ هاوڵاتیانی هەرێم دەستی بردووە بۆ خەڵێکی خەڵێک بە موالدەی ئەهلی بتوانێت سوتەمەنی دابین کە کارەباش بۆ خەڵی دابین کە حکوومەت بووی نتوانێت مە بکە دواترەوە پرسیارە لە حسێنەکەم بەرحاڵ یەکێک لە کێشە زەقەکانی تر لە هەموو کوردستانە ئێمە باسی هەولێر بە تەحدید دەکەین ئاوە ئەمە وەرزی گەرمایە ئاو نییە گەرەک هەیە دوو بیرە لە تەنیشتێکەوەیە 5 میتر لە بینیان دوورە ئاو نییە ڕۆژانە 6 تەنکەر ئاو لەو گەرەکە دەفرۆشرێ ئەم کێشەیە بوو هەیە کاکە زۆر سپاسانەکەم بە میوانداریەکەتان وەکو سەرەتای قسەکان بەخۆشت دەست پێ کرد بەوەی کەوا وەرزی گەرمایە هەرچەندە ئاو پێویستە بە هەموو وەرزەکان بە دڵنیاییەوە بەڵام کێشەکەمان زیاتر لە وەرزی گەرمایە ئەگەر وەرزەکانی کە زەیندا بیتێ ئەوە باران بێتر بەفر بێ چ کێشەیەکمان نییە و چ زەختێک نییە لەسەر تۆڕەکانمان بەڵێ دووەم دەمێ ئەوش بەبیر بینمەوەکو هاوڕەکانیشم کە ئەویان باس کرد بەڕاستی قەیرانی دارایی لە 2014ەوە تاکو لە 2017 4 سال بەردەوامە سێم شتکەوە من دەمێ ئیشارەت بۆی بکەم کەوە ئایا بە هیچ شێوەیەک وەستانی خانوبەرە دروستکردنی خانوبەرە لە شاری هەولێر وەستاوە نەخێر بە دڵنیاییەوە دلیلیشمان لەسەوە گەڕەکان بۆ بەردەوام لە گەورەبووندا سنووری شارەوانی هەولێر بەردەوام لە گەورەبووندایە ژمارەی خانووەکان و ڕێپێدانەکان و ئیجازاتی بینە بە هەموو شێوەیەکەوە هەم لە سەکەنی هەم لە تیجاری هەم لە ئیسماریەکان بەردەوام لە زیادبووندایە ئایا ئەمانە ئینتزاری ئەوەی دەکاتن کەوە ئێمە قەیرانمان هەیە و ناتوانین تۆڕەکانمان فراوەکەین ئایا ئینتزاری ئەوەی دەکاتن کەوە ئەمە سەرچاوەکانمان سێ سەرچاوی ئاوی سەرشیمان هەیە پرۆژەکانە و زیاتر لە 1600 بیرمان هەیە ئینتزاری ئەوەی دەکاتن کەەوە ئەمە نەتوانین پلانەکانمان جێبەجێکەین بەهۆی قەیرانیدا خود جاوی قەیران هەیە نەخێر قەیران هەیە بەماوەی ئەو 4 ساڵی ئێمە نەماتوانێت هیچ بوجەیەکمان نەبووە نەماتوانێت هیچ فراوانبوونێک هیچ تەحسیناتێک بکەین لە تۆڕی کوردستانە هیچ بودجێک تەرخان ناکرێت بۆی ئەم خزمەتگوزاری ئەساسانە دابین بکرێت کە ئاو نەدەی بە هاوڵاتیانی تر ئاو ژیانە ئەنی ئاو سەرچاوی گرنگی ژیانە کاکەکار بە دڵنیاییەوە لە 2014ەوە ئەوەی کەوا ئەمە ئاگاداری وەزعەکەینە بە حکومیەوەی لە بەڕێوەبەرایەتەکانە هیچ بودجەیەکی وەکو ساڵەکانی تر کە خۆی لە 10 میلیارد دینار دەداوە بۆ ماوەی ساڵێک سەر ئەوە باسی بودجەی پلان دەکەم بودجەیت کە هەبوو بە ناوی پەرەپێدان بودجە هەبوو بە ناوی پیترۆ دۆلار چەندین بودجەی تەواری هەبوو کە دەهات بۆ زیادکردنی خەدەمات و بەڵێ باسی ئێساکەین لە هەولێر کۆمەڵێک گەرەک هەیە بەردەوام ئاویان هەیە کۆمەڵێک گەرەکە لە هەفتەی جارێکیش ئاویان نییە ئەگەر بێت ساعتێکە کاتێکی زۆر کەمە ئێوە بوو نەتوانی ئەمە چارەسەر بکەن بەڵێ ئەمەش تەوان پێویستی بەوەیە کەوا پلانێک بۆ گواستنەوەی ئەو بڕئاوە یان بە سڕەکردنی ئەو گەڕەکانەیە ئەوەش پێویستی بەتان بەرپرسی یەکەم من ئەو پلانە جێبەجێ بکەندانێ بەڵێ ئەوەی ڕاستی بێتن هەموو پلانێک خۆی پێویستی بەسان بودجە چەند ئەوە چی هەیە ینی فاکتەرێکی هەیە یەکێک لەوانە بودجەیە دووەم ریسۆرسە سێم هیومن ریسۆرس ینی مواردی بەشەری ئایا وەختەکە ئێمە ئێستا گرنگترینیان کە باسی دەکەین بەڕاستی
بودجەکەیە یعنی ئایا چ لە بەدەستیە بەڵام مەخزەنەکان وازفتان هەیە تۆری دابشکردنی ئاو هەیە دوو سەرچاوی گرنگی ئاو هەیە لە هەولێر وەکو پێویست بە پێ بەداداچوونی بەرنمەیەکی پێشووتری کوردستان 24 ئاوی پاک دەگاتە هەولێر بەڵام شێوەی دابشکردن تەوزیعی ئەم ئاوە وەکو پێویستنیە لەبەرەوە خەڵکێکی لە تینویان برن خەڵکێکی لە ئاویە خەریکە بخنکە ئەوانەی بەدڵنیایەوە ئەوانێکەوە پێشتریش بە پلانێکی ڕێکوپێک جێبەجێکرایە لە ناو شار ئەو گەڕەکانە هیچ کێشەیەکیان نییە یان کێشەشیان هەبی زۆر کەمە ئەوانەی کەوا کێشیان هەیە ئەو گەڕەکانەیە کە لە ماوەی ئەو دواییەوەکەوە ئاوەدان کرایتەوە لە ماوەی 4 سال 5 سال 6 سال کە پێشتر دەست بە ئاوەدانکردنەوە کرایە و تەوەقوعی ئەو ژمارە زۆرە لە خان و لە بینایەت و ئەوانەی لێنە دەکرا ئەگەزەین دابیتێ زۆربەی ئەوانەی کە کێشیان هەیە لە دەرەوەی ئەو سنوورەی شەقامی 120 مەترینە کە کێشەی ئاویان هەیە بۆیە ئەمە بەدڵنیای پێ دەڕێن ئێمە پلانمان هەبووە بۆ جێبەجێکردنی بەڵام نەمانتوانیەوە لەبەر قەیرانی داراییکەوە بەڵام فاکتەری تریش هەیە فاکتەری تریش هەیە سەرنجی تریش هەیە لەسەر ئەو کێشەیە ڕەخنە لە ئێوە گرێ لە چونیەتی ئیدارەکردنی ئەم بەڕێوەبەراتیە کاکاری بار حاڵە گەرمە وڵات کاکاری ئەو بەڕێزانە کە بەرپرسی یەکەمی گرنگترین فەرمانگەی خزمەتگوزارینە لە شاری هەولێر سەرنجیان هەبوو دیفاعیان لە ئیشی خۆیان کردو بودجە بویانویەکی سەرەکی بوو کە فعلا نەبوونی بودجە زۆر جار کێشەیە ئەمە لەمە کوردستانە حەقی خۆشیانە دیفاع لە کارەکانی خۆیان بکەن باس من داتەم لە بەردەستدایە تووتی ئێمە دوێنێ کوبوونەوەیەکمان هەبوو ئێوە وابزانم لە 6 شاراوانی سنووری شاری هەولێر کردوتانە 9 شاراوانی ئەمە بە چمە بەستی ئایا بۆ فراوانیەتوان زیاتر خزمەتکەن یان ڕوتینیا زیاتر دەبێت بەڵێ خۆی لە ئەگەر تەماشای هەیکەلی وەزارەتی شارەوانی بکەین بۆ شارەکان دوو فەرمانگەی گرنگی هەیە یەکیان سەرۆکایەتی شارەکەیە سەرۆکایەتی شارەوانی شارەکەیە کەوەکو سەرۆکایەتی شارەوانی هەولێر یان سەرۆکایەتی شارەوانی سلێمانی یان سەرۆکایەتی شارەوانی دهۆک و لەگەڵ ئەویش بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانی هەولێر یاخود بەڕێوەبەراتی گشتی شارەوانی دهۆک یان سلێمانی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان سنووری قەزا و ناحیەکانن و ئەوانن کەوە بە حقیقات داهاتیان زۆر کەمە ئیمکانیاتیان زۆر کەمە لەگەڵ ئەوەشدا سەرۆکایەتی شارەوانی شارەکان داهاتیان زیاترە لەبەرەوەی زەوی مساتەحە و زەوی سناعە و زۆر پرۆژەیان هەیە کەوە داهاتیان بۆ دێنێ ئێمە ئەو شارۆچکانی کەوە نزیک لە شاری هەولێر بوون طبعا دوای دیراسەکردنی سەرۆکایەتی شارەوانی هەولێر لەگەڵ پارێزگای هەولێر لەگەڵ وەزارەتی شارەوانی ئەوان پێشنیارێکیان پێشکەش بە ئەنجومەنی پارێزگا کرد کە بە پێی یاسای ژمارەسەی ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان زیادکردن و فراوانکردنی شار لە دەسەڵاتی ئێمەدایە ئەو پرۆژێک کە ئەوان پێشکەشیان کرد ئێمە تەماشامان کرد لە ینی پاڵپشتێکە بۆ باشتر خزمەتکردنی ئەو شارۆچکانەی کە زۆر نێزیکن لە شاری هەولێر لە کاتێکدا کە بوونە بەشێک لە شاری هەولێر وەکو بنەسڵاوە وەکو دارەتوو بۆیە بڕیاری ئێوان ئەوە بوو کە هەشت سەرۆکایەتی شارەوانی کە لە بن چەتری بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان بوون کە داهاتیان زۆر کەمە بێنە ژێر چەتری سەرۆکایەتی شارەوانی هەولێر بەڵام بە ناوی سێ مدیریەت ئەویش مدیریەتی بەڕێوەبەراتی شارەوانی 7 بەڕێوەبەراتی شارەوانی 8 بەڕێوەبەراتی شارەوانی 9 بەمە خەڵکی ئەو شارۆچکانە زۆر سوودمەند دەبن و خزمەتگوزاری باشتریان بۆ دەچێ و لە ڕووی داهاتەوە سەرۆکایەتی شارەوانی دەوڵەمەند دەتوانێت یارمەتیان بدەم لە ڕووی فەرمانبەرەوە ئەندازیاری لێهاتووی زۆرە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ژمێریاریەوە واتە ئەو شارۆچکانی کە نزیکن لە هەولێر زۆر سوودمەند دەبن لە ڕووی ئابوووریەوە گەشە دەسەنێ زیاتر زەویەکانیان بە قیمەت دەبێت خەڵک زیاتر ڕووی تێدەکا ئەمە کارێکی بەڵێ سپاس بۆ سەرنجانە لە هەولێر کێشەی ئاو هەیە هەولێر کۆمەڵێک کێشەی تر هەیە دەست درێژیکردن بۆ سەر ملکی گشتی هەیە مساتەحە کۆمەڵێک ئەرزەی جوان بە مساتەحە بە کۆمەڵی خەڵکی داوە ئەم خەڵکی ئامارزانە بۆ سۆدی شخصی بەکارهێنراوە هیچ پرۆژێکی لەسەر جێبەجێنی حتا فرۆشراوە ئەنی ئێوە بوو چیتان کێدا بۆ داداچوونی ئەم کێشانە ئەم کێشە ئەساسیانی خەڵک بەڵێ ئێمە کاگەکار ئەگەر تەماشا بکەی لە ماوەی ڕابردوو لەسەر سێکتەری کارەبا لەسەر سێکتەری تەندروستی لەسەر سێکتەری شارەوانی بگرە لەسەر سێکتەری ئاویش کاری زۆرمان کردیەوە بووینە پردێکی پەیوەندی باش بەڵام سیاسەتی کارکردنی ئەنجومەنی پارێزگای هەولێر سیاسەتی پۆلیسی نەبووە واتە
ئێمە خاڵە لاوازەکان دەستنیشان دەکەین بۆی ئەوان باشتری بکەن بەڵام ئێوە نوێنەری خەڵکن ئێوە پارلەمانی مەحەلی ئەو لێرن پێویستە ئێوە بە جددی هیچ مجاملای لەگەل هیچ بەرپرسێک نەکەن چاودێری بکەن ئێوە زیاتر خزمەتی خەڵک بکەن هەنی نمونە بۆ بەڕێزت دێن ئەگەر پێویستی توندیش بن پێێتەوە پێتوانی ئەگەر پێویستی حتا توندیش بن بەتەکی توندیش بووینە ئیجراعاتیشمان کردیا یعنی بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ڕوون بکەمەوە ئێمە لە کۆبوونەوەی ژمارە 48مان هەڵساین بە وەرگرتنی ئیجراعات بەرامبەر دوو بەرپرس ئەوەی کە لە بیدایەتی بەرنامەکەشت باست کرد لە دارەشەکران لەسەر سەرۆکی شارەوانی بە حقیقەت تەجاوز لەسەر زەوی کوشتتوکاڵی کرابوو بەدەر لە ڕێنماییەکان هەندێک شت کرابوو ئیلتیزامیان بە ڕێنمایی و یاسا ئیداریەکان نەکردبوو هەم بەڕێوەبەری پۆلیسی دارەشەکان بەڵێ بەڕێوەبەری پۆلیس بڕیاری ئێمە ئەوڕۆ نووسراوەکە وەکو بڕیاری ئەنجومەن بەدەست پارێزگای هەولێر گەیشتووە بەڕێوەبەری پۆلیسی دارەشەکران بگوازرێتەوە لا بدرێت و بەستا بە هیچ ئیجراعاتێکی یاسایی لەگەل نەکرێت ئیجراعاتی یاسایی ئێمە کە ئەو بڕیارەماندا ئینجا حکوومەت لە فەرمانگەی خۆی هەڵدەستێت بە لێکۆڵینەوە کراوەیەویش دەکرێت بەڵێ بە تاکید لێکۆڵینەوە لە بنکەی شەمامک بنکەی تەندروستی شەمامک بە هەمان شێوە ئەی لە بەحرکە لەوێش لە بەحرکە ئیجراعات حکوومەت خۆی ئیجراعاتی کرد و خەڵکیش گیرا و خەڵکیش عقوبەدرا و خەڵکیش غەڕامە کرا و ئێستا زیاتر لە 3 مدیر ناحیە لە بەحرکە بگۆڕێ بۆ ئەوەی زیاتر بتوانن کۆنتترۆلی وەزعەکان بکەن بە حقیقات تەجاوز لەسەر زەوی کوشتتوکاڵی گەلەمانە خەلکی تر هەیە کاکەلی بەرپرسن ینی لەوانەیە لە مدیر نەحیەک زیاتر دەستیان بڕوە چەک بەدەستن و ئیتر خاوەنی امکانیاتن بەوە چیەکەن ئارزاگیرەکەن و خانووی لەسەر دروستەکەن بە حقیقات ئەوانەی ئەو حالەتانە دەبێت فەرمانگەی کشتتوکاڵ فەرمانگەی شارەوانی بەڕێوەبەتی ناحیە دەبێت ئاسانکاریان کرد بە یەکێک لەوانە ئەگەرنە ناتوانێت یەک سیمدا بنێ ئەگەر ناحیا چاوپۆشی لێ نەکا بە حقیقت ئەوانە ئەو بە تەکید علامەتی ئیستیفهام لەسەرەوە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا لەسەر ئەو خاڵانە هەموو ئیش دەکەین و ئێمە گلەیشمان لە وەزارەتی کوشتتوکاڵ ئەوە بووە تاوەکو ئێستا بە فەرمی تەنها لە میدیاکان هەڵوێستیان هەبووە بەڵکو وەزارەتی کشتتوکاڵ لە دادگا تاوەکو ئێستا یەک نووسراویشیان تەقدیم نەکردیە لەگەڵ ئەوەی ڕێز و سپاسمان بۆ بەڕێوەبەتی گشتی کشتتوکاڵی هەولێر کە زۆر هەماهەنگی ئەنجومەنی پارێزگا بووە و زۆریش کارمان پێکەوە کردووە لە ئێستا 3 شوێن داواکاری گشتی هاتوۆتە سەرخەت لەوانە لە جێژنیکانە لە بەحرکەیە ئەوەی بەڕێزت باست کرد سیم کرایە هەتا محەڕەمی گوندی سیم کرایە داواکاری گشتی لەسەر خەتا و کاری زۆر باش کرایە بە حقیقت بەڵام وڵات لە شەڕێکی دژە تیرۆردا بووە بۆیە لێرە و لەوێ بە حقیقت ئەو تەجاوزانە دەبێت و ئێمەش درێواتە کاک سامان سەرنجی کاکەری زیاتر لەسەر ئارز بوو داگیرکردنی ئارس بە مساڵتەحە جوانترین نایابترین ئارس لە کوردستانە بە مساڵتەحە بە کۆمەلەی کەسداوە هەیە ئیستیفادەی لێ کراوە بە حکوومەتیش هەیە زۆربەیان ئیستیفادە لێ نەکراون فڕۆشراون بۆ بەرژەوەندی شخصی بەکارێنراون ئێوە بۆەوان چیت کرد بێگومان ئەو زەویانە کە لە ڕێی مساڵتەحە دراوە بە خەڵک بە گرێبەستی لەگە سەرۆکات شارەوانی هەیە ئەوانەی کە پابەند نەبووینە بە گرێبەستەکان پێشتریش ئیجرات کراوە زۆری هەیە بە بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کتاباتوە بۆ وەزار شارەوانی سەرۆکات شارەوانی ئیلغا کراوە ئەو پرۆژانەی لە ڕێگایەوە بەرهێنان دراوە لە ساڵانی ڕابردوو کە تاوەکو ئێستا دروست نەکراوە پرۆژەیەک یەکزار زۆرە ئیلغا کراوەتەوە ئەوانە بڕیار پێدەرچووە ئێمە وەک سەرۆکات شارەوانی داواکاریمان لە هەوڵاتیان ئەوانەی گرێبەستیان هەیە هەدەفەکە ئێمەیە کە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت کەەوە سوودی دەبێت و بۆ هەم شارەکە و هەم بۆ هەوڵاتیان بەردەوام متابعە کراوە کارەکان لە ڕێگەی لێژنە بەدەداچوون ئێستاش لەر شوێنە کە بزانین گرێبەستی وەرگ هەبێت و دروست نەکرابێت لە ماوەی یاسای خۆی بەسەر چوبێت بێگومان ئیجرات دەکەین بەڵام بەنسبەت تەجاوزی تر دیسان تاکید دەکەمەوە لە ناو سنووری سەرۆکات شارەوانی خۆشبەختانە بەو هەما هەنجەی کە هەیە بە هیچ شێوەیەک ڕێگان نەدرا و ئێستاش هەنگیتان لەگەلانی پەیوەندیدار هەیە بۆ سەرنجی کاکەلی لە سەر وەزارەتی کشتتوکاڵ بوو ئێمە وەک شارەوانی کە بەرپرسین و هەما هەنجیمان لەگە پۆلیسی شاران و قایمقامێت و پارێزگا هەیە بۆ ڕێگەگرتن لەسەر پێچی خۆشببختانە لەناو سنووری سەرۆکات شارەوانی هەولێر ئەو کارە نیە هەر کەسێکیش بیلار ئەگەر بەرپرس ناوی بنین ڕێگامان نەدا و ئیجرعاتی وەرگیراوە بەتوندی بەڵام ئەو شارەوانە کە باسمان کرد
کە هەش شارەوانی لە حدودی بەڕێبەتی شارەوانەکان بوو بەهۆی ئەو ماستەرپلان ئێمە کە باسما کردتاوە پشتێنی سەوزە ئەمە زۆر جار لە دوای ئەم شارەوانیانە ئایدی سەرۆکات شارەوانی و زەویمان دابش کردو و کارمان کردو بۆیە لەو قۆناغ پێویست بوو ئەمانش بگەڕێنە بۆ ئەمە خۆیان سوودمەند دەبن لەلایەک ماستەر پلایان با بڵێن نەخشەیەکی پەسەندکراویان زۆربیان ئەو شارەکانی کە باسی کرد دارەتووە بنەسڵاو و کەس نەزان شاوێ سەپیرزینە بە حرکەیە کانی قژاڵەیە پەسەندی نەبێت لەوانێ زۆربیان هێشتا نەکراون بە سەنەد ئەمە سوودێکی زۆری ئەمە بێگومان کە بێتە ئایدی ئێمە سوودێکی زۆر دەبێت ئەمانە هەموو هەوڵ دەدەن بە زووترین کات کە بیان کە نەخشەیەکی پەسەندکراویان بۆ دانێن و بەپێی بێگومان سەنەدی دەربچێت و کە باشتر دەبێت ئیمکانێتمان باشتر دەبێت بێگومان طبعا لە پێرزین و لە شاوی سۆڵەکەڵک لا زۆر ئەو منتەقەیە ینی ئەوانی هەمووی وەکوتوالی سەنەد نییە تاقویان نیە ئومێدێکە کە بێگومان کەواتە بەرزان لە ڕێی بەرنامەکەەوە بە سەدان لەوانێ بە هەزاران خێزان خاوەنا و خانوانە بنەوە سەرروکی شارەوانی ئومێدی بێوە سوودی دەبێت لە ڕووی پرۆژەکانەوە کە باسمان کەڕک و چۆن خزمەتی ناوشاری هەولێر ماکرۆ بێگومان بە پێ ئیمکاناتی لە بەردەستوان ئەولەویەت زیاتر خزمەتیوانش دەتوانین بکەین لە ڕووی سیستەمی کارکردنەوە ئەو شارەوانێنە کە دەبوو وەکو شە شارەوانەکان ئێمە دەبێت بێگومان لە ڕێی ڕێنمایی باڵەخانە یان ئەو کارمەندانە و هونەریانە هەیە سوودمەند زیاتر دەبن و ئیمکانەتیان زیاتر دەبێت بەڵێ سپاس بەڵێ کاک حسێن لە مەسلەی کارەبایە ئەو 2500 میگاواتە کە بۆ هەرێم دابین دەکرێت کە بەشینیوەی هەرێمیش ناکات 700 میگاوات بە فیرو دەچێت بە فیرو دەچێت بەهۆی تۆڕی دابشکردنی کارەباوە ینی ساڵانە تەقدیر بکە 38 میلیۆن تا 40 میلیۆن دلار لە کیستی ئەم خەڵکیاچی بەهۆی خراپی تۆڕەکانەوە بۆ ئەمە چیتان کردووە؟ من لە سەرتاوە ئاماژەم پێدا لەبەر ئەوەی پرۆژەکانی کە لە پلاندا بوون جێبەجێ نەکرات یەک لە پرۆژەکان لۆ کۆنتترۆلکردنی بەکارهێنانی کارەبا بوو لەوەی کارەبا بە دروستی بەکار بێت پرۆژەی پێوەری زیرەک بوو لە کۆتایی ساڵی 2013 گەیشتە قۆناغەکانی ئەوەی لە وەزارەتی کارەبا کارێکی زۆری لەسەر کرا کە گەیشتە نزیکەی قۆناغەکانی کۆتایی بەڵام بەهۆی ئەو قەیراندارایی و ئەو دۆخی کە دروست بوو نەتواندرا ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت ئەگەر نەبێت و ئەگەر بێت و ئەو پرۆژەیە جێبەجێ بکرابایە ئەو پرسە قەیرانەکە قوڵترە کاتەوە ئەو پرسە پەیوەستە بە فیرۆچوونە بە هەدەردانی دەهان ملیۆن دینار دلار لە کیستی خەڵک عنی بۆ ئەم سێکتەرانە بەجددی لەسەر ناوەستن کار زۆر بەجددی لەسەری وەستانەوەکو گوتم وەزارەتی کارەبا یەکێک لە پرۆژەکانی کە لە پلانیدا بوو یەک لە پرۆژە گەورەکانی وەزارەتی کارەبا ئەوە بوو دانانی پێوەری زیرەک بوو ئەگەر بێت و ئەو پرۆژەیە جێبەجێ بکرابایە ئێستا ئەو بە فیرۆچوونێک کە جەناوت باسی دەکەی ئەو بە فیرۆچوونە ئێزگار کەم دەبەوە بەو ڕێژە زۆرە نەدەبوو کە لە کاتی بوو پێوەری زیرەکتان چی کردووە بوو پێوەری زیرەی باو هەوڵاتێنێک کە سەر پیچێکیان تەبان بەرەزان هەمووی با خەتای فەرمانگەی خزمەت گوزاریەکان نەبێ بە تایبەتی کارەبا زۆر جار هەوڵاتی هەیە دەستکاری لە میزانی لەو پێوەری زیرەک دەکات زۆر جار هەیە بۆیلە ڕشتی مباشە بە کارەبا بەسێتەوە ئێوە بۆ چتان کردووە بۆ نمونە دوو دراوسی یەکترن کەسێک زۆر لەوە زیاتر کارەبا بەکارێنێت 10,000 بودێت ئەویتر بە 100,000 دینار بودێت لۆ چارەسەری کۆتایی ئەو یەکێک لەو بابەتانی کە جەناوت باسی دەکەی بابەتی سەرپێچیکردن ئەگەر بێت و ئەو پێوەری زیرەکەی کە ئێمە باسی دەکەین ئەگەر دابنرابایە هاوڵاتی وا بە ئاسایی ناتوانێت سەرپێچی لەسەر تۆڕی کارەبا لەسەر پێوەری کارەبا بکات ئەوە یەکێکیان سەبارەت بەوەی کە چیمان کردێت بەوەی کە لە بەردەستماندا لە کاتی ئێستادا ئێمە لە بەڕێوەبەراتەکانی دابشکردنی کارەبا لە سنووری بەڕێوەبەراتی گشتیمان کە حەفت بەڕێوەبەراتی دابشکردنمان هەیە سەرجەمیان تیمی تایبەت بە بڕینی سەرپێچیەکانیان هەیە پرۆسەی بڕینی سەرپێچیەکان بەردەوامە لە بەڕێوەبەراتیەکان لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا زیاتر لە 2500 سەرپێچی کارەبایان لێبڕایە و لە پار 6,000 سەرپێچی کار بوو لە ساڵی 2016 تەنها لە پارێزگای هەولێردا ئێمە نزیکەی 6,000 سەرپێچی کارەبایان لێبڕا و هەروەها سزای مادی دران کە داهاتەکان نزیکەی 1 میلیارد دینار بوو ئەم ساڵیش بە هەمان شێوە ئەو پرۆسەیە بەردەوامە نزیکەی 2500 سەرپێچی کارەبایان لەسەر بڕایە ئیجراعاتی یاساییان لەگەڵ کرایە سزا دراون سزای مادی ئەو بەپارەی کەلیان وەژراتاوەکو ئێستا نزیکەی 380 میلیۆن دلار بووە دینار بۆ ببوورە زیاتر کێ سەرپێچی کردووە هاوڵاتیان بوو فەرمانگەکان بوون کەرتی تایبەت بوو لە هەموو پۆلەکانی تێدا بەڵام زیات ئێمە زۆرترین ژمارەی هاوبەشانی کارەبامان بێگومان پۆلی ماڵانە لەبەر ئەوە ژمارەی سەرپێچیەکان زیاترین لەو پۆلەیە بەڵێ موالیدەی ئەهلی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان
داوا کردووە خەلیکی کارەبا دابین بکات بۆ موالی داهلیەکان طبعا بەڕێزان خەڵێک ئەتوانێت سوتەمەنی دابین کە و کارەباش بە خەڵک بدا بەڵام لێرەش ئیشکالێکی دیکە هەیە کا حسێن نەویش جدوەلی کارەبایە ئەنی خاوەن موالی داهلیەکان گلەیەکەن ئێوە جدوەلێکی بە خاوەن موالی دادەن پابندی ئەو جدوەلە نابن کەس نازانێت لە پرێکە کارەبا دەڕوانی هیچ زمانێکی نیەم کارەبا کە تهدید لە کێوە بکەی بێت من لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە مۆلدە ئەلیەکان بکەم بە تایبەتی ئەوانەی کە پابندن بە ڕێنماییەکان کە پێیان دەدرێت و هاوکار و هەماهەنگن لە پێدانی کارەبا بە هاوڵاتیانی بەڕێز کە قەرەبووی ئەو کاتان دەکەنەوە کە بە حەقت بێ کارەبا دەبی هاوڵاتی سەبارەت بەوەی کە خشتەی کارەبا باز دەکەی ئێمە بە بەردەوامی ئەو خشتەی کارەبایە کە دادنرێت بە هەمانجی لەگەڵ لیژنەی بە دواداچوونی مۆلدە ئەهلیەکان لە پارێزگای هەولێر ئەو خشتەیە دادەنرێت من ڕێزم لەوە بەڕێزانە هەیە کە گلەیی دەکەن چونکە ئێمە ئەو خشتەی کە ئێستا لە بەردەستدایە وا دانرایە کە هەر کاتێک کارەبای نیشتیمانی بڕا مۆلدە ئەهلیەکان دەبێت کار بکەن نابێت چاو لەوە بکات کە ئایا خشتەی کارەبای ئێواتوانێت لەمەوەدا چەند سەعات کارەبای نیشتیمانی باوڵاتیان دابی بکەن من حەز دەکەم ئەو قسەیان یەکەم جار ڕوون بکەمەوە سەبارەت بە خشتەی کارەبا مۆلدە ئەهلیەکان نابێت گوێ بەوە بدا کە خشتەی کارەبایە کاتی کارەبای نیشتیمانی یان کاتی کارەبای مۆلدەیە هەر کاتێک کارەبای نیشتیمانی بە هەر هۆکارێکەوە بڕا پێویستە مۆلدە ئەهلیەکان کار بکەن جگە لە سێ کات نەبێت ئەویش کاتی 6 لە هەفتی بەیانی 11 لە 12 نیۆڕۆ 6 لە هەفتی ئێوارە جگە لەو سێ کاتە کاتەکانی دیکە هەر کاتێک کارەبای نیشتیمانی ببرێت پێویستە مۆلدە ئەهلی کار بکات لەبەرەوە پێم وایە لەگەڵ ڕێزم لە ئەو بەڕێزانە ئەگەر گلەییان کردوێت هیچ خاوەن مۆلیدەیەک حەقی گلەیی نییە لە مەسلەی ئەوەی کە کارەبا هاتەوە یاخود کارەبا نەهاتەوە یا خشتە هەبوو یا خشتە نەبوو خشتەکەمان پێیاندایە بەڵام پێیانمان گوتووە هەر کاتێک ئەگەر خشتەی کارەبای نیشتیمانیش بوو کارەبا بڕا دەبێت مۆلدە کار بکات سەبارەت بە کاتژمێرەکانی هەبوونی کارەبا لە کاتی ئێستادا بە جۆرە ئەو بڕە کارەبایی ئێمە لە تۆڕی نیشتیمانی هەرێمی کوردستانەوە وەری دەگرین نزیکەی 12 تاوەکو 14 کاتژمێر بە تێغرا کارەبا دەدرێت ئەگەر گرفتی تەکنیکی ڕوونەدات بەڵام بێگومان هەر کاتێک گرفتی تەکنیکی ڕوو بدات ئەو بڕە کارەبایە کەمتر دەبێتەوە کاتژمێرەکانی هەبوونی هەوڵ هەیە بێگومان پلانی تریش هەیە بۆ سەرچاوی تری وزە بوو کارەبا دابین بکرێت دواتر ئەو پرسیارە ڕاستوتاگەم کە حەسێن بەڵێ کاک ئاری حتا کایالیش شارەتی پێدا کۆمەڵێک فەرمانبەرتان هەیە ئەوانەی کە ئاو تاوزیەکەنەوانی لەسەر قفلی ئاون ئەوانیش بەرتیل وەرەگرن باوەزی خۆیان بوو مەحەلێک بەرەدەن بۆ چەند ماڵێک بەرەدەن بۆ چەند ماڵێکم ئەوە بەرنادەن ینی ئەمە موازفی حکوومەتە پێویستە ئەخلاقیان پابەندی یاساکان بێت ینی بۆ هەموو کەسێک وەکو یەک سێ بکەن ئێوە بۆ ئەمە چیتان کردووە ئەو کەسانێک کەواکەن بەدڵنیاییەوە کاکە کار ئەوانەی کەەوە ئەو شتانیان لەسەر ساغ دەبێتەوە ئێمە ئیجراعاتی یاساییان لەگە دەکەین دەبێتە هۆی دەرکردنیان یان ئیجراعاتی یاسایی یان بەگرتندانیان لەلایەن تا ئێستا هیچ بەدواداچوونێکی جدیتان کردووە بەدەیان مۆزەفمان هەیە نەقل کرا لە شوێنێک بۆ شوێنێشکە یان دەرکرا ئەگە عەقد بێ دەرکرایە یان ئیجراعاتیای لەگە کرا بەڵام ئەمە بالێکوانش تەشکە ڕوونکەینەوە کاکەکار بە نسبەت هەموو خزمەتگوزاریە کە حکوومەت پێشکەشی دەکات دوو لایەنەیە لایەنێکیان حکوومەتە کە خزمەتگوزاریەکە پێشکەش دەکات لایەنی دووەمی هاوڵاتیەکەوە خزمەتگوزاریەکە بەکاردێنیتن ئایا ئەمە چەند توانیتمان خزمەتگوزاری خۆمان پێشکەش بکەین ئەمە بەدڵنیا پێ دەڵێمکەوە ئەو بڕە ئاوەی کە بۆ شاری هەولێر دابین دەکرێتن زۆر زیاترە لەوەیکەوە شاری هەولێر پێویستی بە پێش ستەندەراتی عالەمی کەواتە بۆ خەڵکی هەولێر بە یەکسانی هەمووی استیفادە لێ نەکەوەکو پێویست بە شێمویان نەکەن دوو هۆکاری سەرەکی ئەویش یەکەمیان نەبوونی پێوەەر کە ئێستا پێوەردانرایە بەران تاکو ئێستا خوێنەوەی بۆ نەکراوە بوو بەرێ ئەکتیب نەکراوە ئێستاکەوە لە پرۆسی ئەوەیە کە بدرێتە یەکێک لە کۆمپانیا ئەهلیەکان بۆ ئەوەی دەست بە خوێندنەوەی بکاتن و دەست بە سورڤەیەکی ئەمە بۆ هەموو کوردستان بەبێ جیاوازی لەلایەن بەڕێوەبەری گشتی ئاوڕۆی هەرێمەوە جێبەجێ دەکرێتن پرۆسی ئەلانکردنی بۆ کراوە تەندەرەکان گەڕاوەتەوە جارێکی ئەلان کرا دۆکیمنتەکانتەوە نەبوو جاری دووەم ئێستاکەوە لە پرۆسی ئیڤالوێشنە بەران ئی دووەمیان خاڵی دووەمیان هاوڵاتیان خۆیان هاوڵاتیان خۆیان ئەگەر ئەمە ئێستا بگەڕێنەوە سەر ئەوەی کەەوە بەکارهێنەرەکانن زۆربەی هاوڵاتیان بە جۆرەها تەجاوز هەیە لەسەری یەکەشیان ئەگەر بین تەنها تەمەشای شاری هەولێر بکەین زۆربەی ئەو شوێنانەیەکەوە حەدائقە و تاکو ئێستا کە سیازی بۆ نەکرایان دەستی خزمەتگوزاری حکوومەتی نەگەیشتێ لەلایەن هاوڵاتیانە بەکار هاتیە وەکو حەدیقە کە لە بەرامبەر مارەکانی خۆیان ئاوی خواردنەوە ئەو خواردنەوە ئەو ئیجراتەن چی بووە بەرامبەرەمە بەرە هیچ زۆر یاسایەکی جدیە بەڕاستی بەرێ باسی ئەگەر باسی ئیزراعەت بکەین هەموو ئیزراعەتێک پێویستی بە ڕێنمایی یان قانونێکە کە لە پەرلەمان دەرچێتن بەس خەڵکێکی استیغلالی ئەمە کە خەڵکێکی ئاوی خواردنەوە بۆ شۆشتنی تۆڕۆمبیل و بۆ نەزانم کۆمەڵێکی شتی تایبەت بەکاردێنێک ئەمە نابێت یەکێک
لە ڕێکخراوەیەکی سوئیدی وابزان مرۆپەیە کردبوو بە پێی ستانداردی عالەمی بەڕێزان هەر هاوڵاتێک ڕۆژانە 250 لیتر ئاو بەرەکەوێت لە کوردستانە هەر هاوڵاتێک زیاتر لە 650 لیتر ئاو بەکاردێنێت بەڵام بۆ ئەمە دەبێت ئەمە تەنزیم بکرێت دەبێت ئەمە یاسا هەبێت دەبێت ڕێنمایی هەبێت تۆ ئاڵێ تازە پێویستی بە ڕێنماییە نەخێر کاکەکار ئەگەر بۆ ڕوونکەمەوە ئەمە لە ساری 2010ەوە قانونی ئاو لەلایەن بەڕێوەبەراتی گشتی ئەو ئەوڕۆکان ئامادە کراوە لە ڕێی وەزارەتی شارەوانیەوە بۆ پەرلەمان بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بۆ پەرلەمان ڕوانە کراوە تاکو ئێستا کە هیچ زۆرەکارێکی لەسەر نەکرایە لە پەرلەمان ماوەتەوە ئەوەش یەکێکە لەو هۆکارانێکەوە دەستی ئێمەی گرتیە کە نەمانتوانە کار بکەین لەسەر ئەوەی کە قۆبەدان چونکە ئێمە بەرپرسین لە دابینکردنی ئاو لە مەزدەرەوە تاکو دەگاتە ناو ماڵەکان بۆیە وەکو باسیشم کرد دوولایەنەیە ینی هەم ئەوەی کە خزمەت گوزاریەکە پێشکەش دەکا هەم ئەوەی کەوا خزمەت گوزاریەکە وەردەگرێت دەی پابند تو دەردەکە زانی بەرپرسی یەکەمیشی ئەوانێک کە ئاویان پێناگا ئەوانێک کە ئاویان پێناگە خەریکە لە تینوێ ئەمرن لە بگەرمایە ئەوانە شەنکە خەریکە بخەنکەن لە ئاویا حەدیقان لە بەردەمایە غەستی سیاران لە بەردەمایە ئێوە چی ئیجراتێکێکن بەنسبەت حدائقەکان تا ئێستا کەس ئیجراتان لەگەر کەسێک کردووە کە حەدیقەکەی سەر پێ بڵێ بەنسبەت حەدیقەکان ئێمە ئیجراعات لە دوو گەڕەکان کارمان کرد لەسەر ئەوەی دواتر پێیان باش بوو لە ڕێی پارێزگای هەولێرەوە و شارەوانیەکان بکرێت چونکە ئەمە تەزاوزە لەسەر زەوی شارەوانی ئەگەر تەزاوزاتەکان لا بردرێت لەسەر زەویەکە بە دڵنیاییەوە ئەو بڕە ئەوە بەکار نایەتن و دەگەڕێتەوە بۆ تۆڕی گشتی و بۆ ماڵیت کە دەڕواتن لایەنەکانی تر ئەوانەی پەیوەندیدارن گوێرەی وایگرن یارمەتیەوە دەدەن بە دڵنیاییەوە لە دوو شوێنە کارمان کردووە یارمەتێکی باشیانداین لە گەڕەکی ژیان لە گەڕەشی 280 پارک لە سنووری شارەوانی یەک کە شارەوانی یەک بە سوپاسەوە بەخۆیان هەستان بە تێکدانی چەندین پارک و باخچەکە لەسەر زەوی شارەوانی بە شێوەش تەزاوز کراوە دووەمیان ئەوەی دەمێنێتەوە کە بەکارهێنانی پێوەرە کە ئێستا کە بەڕاستی کاری زیدی بۆ کرایە کاتێک ئەگە ئەو پێوەرە بخێندرێتەوە عدالەتێکی باش پیدا دەکاتن هەم هاوڵاتی دەزانی کەوات سرف دەکاتن ئەو بە هەدردانەی هەیە کەوا لەلایەن هاوڵاتیانەوە دەکرێتن ئەوە هەمووی ڕێک دەکەوێتن و دەزانی کەوا حەقی خۆی چەندە ئەوەندە بەکاردەی بەڵێ کەواتە کاکەلی قەیران هەیە بودجە نیە کۆمەڵێک پرۆژێک گرنگ وەستاوە نازانم چی بەسەما خزمەتگوزاری ڕۆژانەی دابینکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان ئەوە ئەرکی حکوومەت ئەنی پارە لە چێ بێنێ دەبێتەمە لە بەراو باجر وسومان لە خەڵکیەکێ زەریبە لە خەلوێگرێ ئەوەندە داهاتیە بتوانێت خزمەتگوزاریەکان دەبین بکە ئەوانە باسی کۆمەڵێکی ئیجراعاتیان کرد ئێوە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر چی ئەکەن بۆ ئیجراعاتەنە فعلەن پراکتیزە بکرێن بە یەکسانی ئەو خەدەماتانە تەوزیع بکرێت ئەم کێشە چارەسەر بکرێت ئەکرێت چارەسەر بکرێت بە یەکسانی بێت کاگە کار ینی ئەگەر بۆ ئەوەی زیاتر ڕوون بکەینەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بە یاسای ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی دەرکردنی ڕێنماییمان هەیە بۆ سەرجەم بوارەکانی فەرمانگەکانی حکوومەتی خۆجێتی ئێمە ئیشارەتمان بەوەدا دووبارە دابەشکردنەوەی ستافەکان بۆ دروستکردنی تیمی زیاتر و چارەسەری هەردوێنێ چارەسەری گەڕەکی قەرەبوو کرا بە دابینکردنی تانکەر بڕیاریاندا چەند بیرێکی نوێ لێ بدرێ بە حەقیقەتەوانە هەمووی چارەسەرن چارەسەری ئانین بەڵام لەگەر ئەوە شوێنی تر بێ ئاو دەبن ئەو چارەساریانە مەفروزە بەردەوام بن بڵێن بودجە سفرە ئێستا داهاتیان هەیە بای ئەوەندە دەکا کە ئانی هەموو کێشەکان هەل بکەن بەڵام کەواتەوە بیانوێک نییە مەسەلەی بودجە دەتوانم بڵێم 150 دەتوانن چارەسەری بکەن 150 بۆ پرۆژە استراتیجیەکان دەمێنێتەوە ئەویش احتیمالە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بەڵێ کە زۆر بە کورتی تاکەلی زۆر بە کورتی چەندسانیەک مەسەلەی گوندی کوری چ لات ئێستا پرسیارێکی بۆ من دێت لە کۆنتڕۆلەوە لەوەی گوندی کۆری بە حەقیقات لەبەر ئەوەی سندوقی نیشتەجێ بوو و حکوومەت میزانیی نەبوو بۆ ئەو یارمەتی کۆمپانیای وە بەرهێنەر بدا بۆ ئەوی بتوانێت پرۆژەکەی تاوکە خدەماتەکانی ڕاوەستایە بۆیە لە ئێستادا لە حالی ئەوەدایەکەوە هێواش خانۆکان چارەسەر دەکا بەڵام ئەوە ناکاتە ئەوەی خەڵک بستە ناوی چووکە پێویستی بە قوتابخانە هەیە بە مزدەشوا هەیە بە سەرجەم خزمەت گوزاریەکان هەیە من دەتوانم بڵێم کار لە سەرجەم بوارەکان ئێمە کارمان کردیە بە تایبەتیش لە سەرجەم بواری شارەوانیەکان ئێستا کەیسێکمان لەکنە مساتە هەیە بۆ قوتابخانەیەشی دینی وەرگیراوە بەڵام کراوەتە شتی تر لەگەڵ سەرۆکی شارەوانی بەڕێز کاکسامان لەسەر خەتین لەگەڵ کارەبای سوپاس من ئەمەوێ پرسیارێکی گرنگ هەیە بۆ کاکسامان مەسەلەی زبڵ و خاشاکی هەولێر لە کانی قەرجاڵە فەڕێدرێ ئەم خەڵکی هەمووی نەخۆش کەوتەوە ینی بوو کارگەیەک نایێت ریسایکلینی ئەمە بکات ڕۆژانە بە سەدان تۆن زبڵخانەکانی قەرجاڵە لەم ماوەی دووماگەی ئێستادا چەند هەنگاوێکی زۆر گرنگ بە سوپاسەوە لە لاەن وەزارداری وەزار شارەوانی کە
توانیمان میزانەی بەڕێبەراتی ژینگە زیادکەین و چەند بلدۆزەر و مەکاینێک ئیزافە بکەین کە بە شەوان ئێستا کار دەکەن بە بەردەوامی بەمەحل بکەن پێویستە کارگەها بێریساکردنە چارەسەری ئەو دڵخانی ئێستا هەیە دەیکەین ئێستا بە هەنگاوێکی زۆر خێرام بە سوپاس و لە ڕێگەی پارێزگا و لە ڕێگەی کۆمپانیایەک ئێستا کەمیەکی زۆر لە خۆڵی سۆرە ئەو زبلخانی هەموو دادەپۆشی کە بە سومچی لە 30 سانتیمەتر بەڵێ کەمتر نییە دوای وی هەنگاوماندانەوە چارەسەری بە لە ڕێگەی دانانی بۆڕی غازەکان بکەن و لە دواتریش وەکو دارستانێک داری لێ بچینین بەڵام بۆ هەنگاوەکەی چارەسەری یەکجاری ئێستا چەندیوارێک حاضر کرا و ئیعلانیش کرا زۆر سپاس ئەمە پرسیاری کۆتاییشم پرسیاری کۆتاییشم بۆ کای حسێن بێ کای حسێن باسی ویزگی خەبات دەکرێت کە کۆمپانیەکی کوری دێت هەواڵەدا بەغاز ئەم ویزگەیشی پێ بکە ئەمە بەرەو چێ گەیشت ئەکە بە کورتی لە سەرەتاوە جەنابەت ئاماژەت پێدا ئێمە گرفتەکانمان تەنها توانای بەرهەمهێنانی کارەبا نییە بە حقانەی تەوزیع ئێمە لە هەموو بوارەکاندا گرفتمان هەیە یەکەمیان لە توانای بەرهەمهێنان کە گرفتی ئەوەمان هەیە کە بەهۆی قەرانی دارایی ناتواندرێ گازوایی دابین بکرێت لۆ وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە دوای ئەوە گرفتی ئەوەمان هەیە هێڵەکانی گواستنەوە بەهۆی جێبەجێنەکردنی پرۆژەکان بەهۆی نەبوونی بودجەوە ناتواندرێ کارەبا بگازرێتەوە وەکو خۆی و هەروەها ئەمە چیداتەوە باسمان کردەوەی خەبات من تایبەتمەندێتی من لە بواری بەرهەمهێنانی کارەبادا نییە من نامەوێت بە وردی بسمەنا ئەو بابەتانەوە بەڵام ئەو پرۆژەیە من ئاگادارم ئەو پرۆژەیەوە کاری جدی تێدا دەکرێتن لە قۆناغەکانی کۆتاییدا کاری تێدا دەکرێتن بەڵام وەکو گوتم تەنها ئێمە بە پرۆژەیەک ئەو پرۆژەی بەرهەمهێنانی کارەبایە گرفتەکانمان نابن زۆر سپاس بەڵێ بەرەزان کەواتە ئەوانە هەوڵادن کە خزمەت گوزاریەکان دابین کە ئەڵێن کە کێشە هەیە لە پلاندانا لە شێوەی تاوزیکردن کێشەش هەیە لەلایەن خەڵکەوە ئەم خزمەت گوزاریانە چون بەکار بهێنرێت بێگومان ئەمەش کێشەیەکی زاقە ئاو کارەبا نەزانام چێ ئێکا 24 ساعت بەکارێنێ ئەوە لەسەر حسابی خەڵکی ترە خەڵکی تر بێاوەکە بێکارەباکە ئێمە هیوادارین سەرنج بلایەنی پەیوەندی دەرگەشت بێ بۆ هەموو خەڵک کە پێویست هەمومان لەم وڵاتە ئاژین لەم شارە ئاژین پێویست هەمومان پابەندی بنەمە ئەخلاقی یەکان بین بەرامبەر یەکتر خزمەت گوزاریەکان وەکو پێویستی خۆمان بەکاربێنین بۆی بەشی براکان و بەشی دراوسی و بەشی هاوشاریەکانی مەژیکا تا دیدار خواتان لەگەر